حکومەت یەرێمی کوردستان نرخی کارەبای 24 کاتژمێری بە 5 قۆناغ دیاری کردووە. هەر قۆناغێک نرخەکەی جیاوازە لە کیلۆواتێکەوە تاوەکو 400 کیلۆوات 72 دینارە، لە 401 بۆ 800 کیلۆوات 108 دینارە. نرخەکان لە 801 بۆ 1200 کیلۆوات 175 دینارە. لە 1201 بۆ 1600 کیلۆوات دەبێتە 265 دینار. بەڵام ئەگەر ماڵێک بەکارهێنانی کارەبای مانگانەی لە 1601 کیلۆوات تێپەڕێت، نرخی هەر کیلۆواتێکی دەبێتە 350 دینار. ئێستا با بزانین نرخی هەر ئەمپێرێک کارەبا لە پرۆژەی ڕووناکی بە چەندە. ئەگەر ماڵێک نمونە دێنینەوە 24 کاتژمێر بە بەردەوامی 2 ئەمپێر کارەبا بەکاربێنێت، ئەوە لە مانگەکەدا بە گوێرەی پرۆژەی ڕووناکی بڕی 370 کیلۆوات کارەبای بەکارهێناوە کە کۆی پارەکەی چەندە دەکاتە 23,000 دینار. ئەگەر ماڵێک 24 کاتژمێر بە بەردەوامی 4 ئەمپێر کارەبا بەکاربێنێت، ئەوە لە مانگەکەدا بە گوێرەی پرۆژەی ڕووناکی بڕی 634 کیلۆوات کارەبای بەکارهێناوە، کۆی پارەکەی 54,000 دینار دەکات. ئەگەر ماڵێک 24 کاتژمێر بە بەردەوامی 5 ئەمپێر کارەبا بەکاربێنێت، ئەوە لە مانگەکەدا بە گوێرەی پرۆژەی ڕووناکی بێت بڕی 792 کیلۆوات کارەبای بەکارهێناوە، ئەمەیان 72,000 دینار مانگانەی بۆ دێتەوە. ئەگەر ماڵێکی دیکە 24 کاتژمێر بە بەردەوامی 6 ئەمپێر کارەبا بەکاربێنێت، ئەوە لە مانگەکەدا بە گوێرەی پرۆژەی ڕووناکی بڕی 950 کیلۆوات کارەبای بەکارهێناوە، ئەمەیان دەبێت 98,000 دینار کارەبای بۆ بێتەوە. ماڵێکی دیکە 24 کاتژمێر کارەبای هەیە بە بەردەوامی 8 ئەمپێر کارەبا بەکاردێنێت، ئەوە لە مانگەکەدا بە گوێرەی پرۆژەی ڕووناکی بڕی 1267 کیلۆوات کارەبای بەکارهێناوە، کۆی پارەکەی 160,000 دینار دەکات بۆ مانگێک. ئێستا با بزانین بە گوێرەی ئامێرە کارەبایەکانی ناوماڵ بۆ ماڵێکی ئاسایی لە مانگێکدا چەند پارەی بۆ دێتەوە. ماڵێکی ئاسایی لە نێو هەر شارێکدا بە فرگر یاخود سەلاجە 24 کاتژمێر کار بکات، ئەوە هەر دەبێت دوابێت نابێت بکوژێتەوە. ئەمپێرێکی پێویستە بۆ مانگەکە 144 کیلۆواتی دەوێت. بۆیلەرێکی 2000 واتی ڕۆژانە 4 کاتژمێر بەکاری بێنیت، ئەوە مانگەکە 240 کیلۆواتی دەوێت. ئێستا کە بەرەو وەرزی هاوین و گەرما دەچین، ئەگەر ماڵێک تەنها موبەریدێکی دوونیوی هەبێت 24 کاتژمێر بەکاری بێنێت، بۆ مانگەکە 360 کیلۆواتی دەوێت. ڕۆژانە 2 کاتژمێر جلشۆر بەکاربێنیت 120 کیلۆواتی دەوێت. ئەگەر 24 کاتژمێر 10 گڵۆب لە ماڵەکەتدا کار بکات، مانگانە دەکاتە 7 کیلۆوات. ڕۆژانە کاتژمێرێک مجەفیفە و ئوتوی جل بەکاربێنیت، مانگانە ئەمەیان 42 کیلۆوات کارەبای دەوێت. بۆ گسکی کارەبایی ئەگەر ڕۆژانە نیو کاتژمێر بەکاری بێنیت، ئەوە مانگانە 30 کیلۆواتی پێویستە، بەڵام ئەو ماڵی بەردەوام پڕی گسکەکەیە، ئەوە دەبێت حسابی گرفانی خۆی زیاتر بکات. بۆ تەلەڤیزۆن ئەگەر ڕۆژانە 10 کاتژمێر کار بکات، لە مانگێکدا 78 کیلۆواتی دەوێت. ئەگەر ماڵەکە مجەمیدەی هەبێت 24 کاتژمێر کار بکات، ئەوە بۆ مانگەکە 252 کیلۆواتی دەوێت. کەواتە ئەم ماڵی باسی دەکەین بۆ مانگێک پێویستی بە 1273 کیلۆواتە. پارەکەشی دەکاتە چەند؟ دەکاتە 161,000 دینار. بەڵام ئەگەر مجەمیدەی نەبێت ئەو ماڵە، چونکە لە ماڵێکدا نەژبێت ئاساییە، ئەوە بۆ مانگەکە دەکاتە 1021 کیلۆوات، پارەکەشی دەکاتە 110,000 دینار. بەڵام ئەگەر ماڵێک سپلێتی هەبێت و ڕۆژانە چەند کاتژمێرێک بەکاری بێنێت، ئەوە بۆ مانگەکە لەم پارەی باسمان کرد
زۆر زیاتری بۆ دێتەوە. ئەمە وامان لێ دەکات فێر بین بە گوێرەی پێویست کارەبا بەکار.